طبعا ئەمڕۆ ئێمە لە سنووری پارێزگای هەڵەبجە گەورەترین هەڵمەتی قەلاچۆکردنی مێرووی کولە دەستمان پێکردووە و ئەم هەڵمەتە بۆ ماوەی 30 ڕۆژ بەردەوام بێت لە سنووری چل گوند و لەلایەن سێتیمەوە بڵێن کارەکە ئەنجام ئەدرێ و بودجەی ئەم هەڵمەتە نزیکە بێتەوە لە 100 میلیۆن دینار. ئێستا کاتی گونجاوە بۆ قەلاچۆکردنی مێرووی کولە بۆ مێرووی سن مدەتیشکەی پێویستە دوای ئەوەی کە گەرادا ئەنێ و وردە وردە بڵێن ئەتروکە گەراکە ئەو کاتە کاتی گونجاوە بۆ قەلاچۆکردنی مێرووی سن بەڵام ئێستا لە حاڵی حاضردا ئێمە هەڵمەتەکەمان بۆ لە ناوبردنی مێرووی کولەیە کە ساڵانە زەرروزیانێکی زۆر لە ڕێز و باخی وڵاتیانەیە لەم سنوورە. خۆی بێگومان کۆرۆنا کاریگەری هەبووە لەسەر هەموو لایەنەکانی ژیان و کاریگەری هەبووە لەسەر کەرتی کشت و کاڵیش بەڵام ئێمە هەر لە یەکەم ڕۆژەوە هەستکردن بە مەسئولیت داوامان کرد لە لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا ببینە ئەندام بەڕێوەبەرایەتی گشتی پارێزگاکان بۆی بتوانین لەو ڕێگەیەوە کارە ئاسانی و هەماهەنگی دروستکەین بۆ هاتوچۆ براجوتیارەکان تا ئەندازەیەکی زۆر باشیش توانیمان ئەو کارە ڕێک بخەین بەڵام بێگومان تا ئەندازەیەکیش هەر کاریگەری خۆی جێهێشتووە بەڵام ئێمە هەوڵمانداوە کەمترین کاریگەری جێبێڵێت تا ئێستا نزیکەی 900 پشگیریمان بۆ براجوتیارەکان کردووە کە ڕۆژانە داواکاریان پێشکەش کردووە بۆی بچنە سەر کێڵگەکانن.